بەڵێ بینەرانی هێژدام کاتتان باش هەمووتان بەخێر بێر سەر و سەرچاوم هەروەکو لە ڕێکلامەکەتە بینی بووتان میوانی ئەم شەومان کاک شەماڵ بە شیریە ئیتر پێویست نەکە کاک شەماڵتان پێ بناسێنم بەردەوام دەبێتە میوانمان یەکێک لە شڕۆڤ بەکارانی سەرەکی کەناڵەکەمانە. کاک شەماڵ بەخێر بێی. زۆر سپاس کاکیوە، زۆر سپاس بۆ تۆ بۆ ئەو هاوڕێ بەڕێزانەی کە ئێستاکە بینەرمان و دەگەڵمان دەبن. بڵێ کاک شەماڵ وا دیارە ئیتر حوتوی یەکەمینی شەڕی ئێرانمان تێپەڕاند دەچینە حوتوی دووەم. دەمەوێت سەرەتا لەوە دەست پێ بکەم بەڕاستی چی لەوە تێگەیشتی کە دۆناڵد ترامپ سەرەتا ئیتر 4 ڕۆژی دانابوون پاشان کردی بە حوتویەک لە حوتویەک بوو بە 4 حوتو هەندێک جار ئەڵێ هەتا مانگی ئۆگستۆس هەتا ئەیلول بەردەوام دەبێ و ئاخر جاریش ئەڵێتن بەردەوام دەکەین هەتاوەکو دەگەینە ئامانجەکانمان. پێت وایە دەمەوێت لەوە دەست پێ بکەم ئەوە قسەیەشی پوتین هەبوو زۆرم گوێ گرتووە خەریکە فێری رووسی دەبم ئۆپەڕەسی سپێسیا یعنی ئۆپەراسیۆنی سپێسیالمان کە ئێمە شەڕ ناکەین لە بەرامبەر ئۆکراینیان گوتی ئۆپەراسیۆنی سپێسیال ئۆپەراسیۆنی تایبەت ئەوەندەم جوێ بووە ئیتر خەریکە فێری رووسی دەبم بەڵام ئۆپەراسیۆنەکەی ئۆپەراسیۆن سپێسیایی پوتین 5 ساڵی خایان سەرەتا دەمەوێت لەوە دەست پێ بکەم. بەڕاستی ترامپ و کابینەکەی کەوتە ناو تەڵا سەرەتا ئەو چاوەڕوانیەی نەدەکرد کە ئەوەی لە ڤێنزوێلا بە 4 سەعات بەدەستی هێنا بە 4 ڕۆژ لە ئێران بەدەستی بێنی دوایی ئیتر ئەوەی کە هاتوانی هەموو سەرکردەکانی ڕژێم بکاتە ئامانج و بیان پێکینی یعنی لێرەدا سەرەتا دەمەوێ بەوە دەست پێ بکەی لە حیسابات و کتاباتەکەدا غەڵەتێک هەبوو و یانیش بەڕاستی هەر پێشتر وها پیلانیان بۆ کردبوو. کاکیوە بە دوو شێوە دەمێ وەڵامی و پرسیارە دەمەوە. یەکیان دۆخی چوونە ناو شەڕ دەست چۆنێتی دەستپێکردنی ئەم شەڕە، دووهەمیش استراتێژیەکانی یا استراتێژی ئەم شەڕە. دۆخی خاڵ یەکەمەوەیە دۆخی ئەم شەڕە ئێستاکانە دوای دەربازبوون لە 7 ڕۆژ بەسەر ئەم شەڕە و نزیکەی 12 دانە لێدوانی دۆناڵد ترامپمان هەیە، 4-5 لێدوانی وەزیری بەرگری یا وەزیری شەڕی ئامریکامان هەیە هێکسەت و 3-4 چاپێکەوتنی مارکۆ ڕۆبیۆشمان هەیە وەکو وەزیری دەرەوەی ئەمریکا. ئەم سێ کەسە وەکو سێ کەسی گرنگ لە ناو سیاسەتی ئەمریکادا ئەو ڕەپۆرتاژانەی تا ئێستا کردویانە ئەو لێدوانانی کە داویانە پێمان نیشان دەدەن کە هەر یەکەیان بە جۆرێ قسە دەکا و هیندێک جار قسەکانیان دەکەوێتە دژی یەکتر. لە کابینەیەکی وەکو ئەمریکادا دەستبردن بۆ شەڕێکی ئەبەو جۆرە ئاستەم ئەبەو جۆرە ئالۆز ئەبەو جۆرە تایبەتە و لێدوانی ئەبەو جۆرە ناکۆک و دژبێکتەدان ئەومان پێ نیشان دەدا کە لەوانەیە ئەو تێڕوانی نەڕاست بێ لە جێدا بێ کە ئەمریکا بە دڵی خۆی نەچۆتە ناو شەڕەوە بەڵکو پلچەشی ئەم شەڕە کراوە و لە ڕاستیدا ئەم شەڕە شەڕی ئیسرائیلە و ئەوە ئیسرائیلەکە کە ئەمریکای مجبوری ئەم شەڕە کردو. زۆربەی ئەو کەسانی کە پشگیری لەو تێڕوانی دەکەن ئەو کەسانن کە لەو بڕوایدانە سیاسەتی ئەمریکا بەپێی بەرژەوەندەکانی ئەمریکا بەڕێوەناچێت بەڵکو سیاسەتی ئەمریکا بەپێی بەرژەوەندەکانی دەوڵەتی ئیسرائیل بەڕێوە دەچێت و دادەڕەشتێ و ئەوانە پێیان وایە ئەو هێڵە پێی وایە کە ئیسرائیل هەوڵیدا بە فایلەکانی ئەپستین گوشارێکی ڕاگەاندنی گوشارێکی سیاسی ئایدۆلۆژی لە دژی ترامپ دەست پێ بکە و ترامپ مجبوری ئەمە بکە کە
ئەگەی بێت و پێیوەست بەم شەڕە نەبێ ئەوان بە ئاشکراکردنی فایلەکانی پشتین لە سۆمعی دەدەن و تووشی قەیرانی دەکەن و ئەوانە پێیان وایە کە لە ئەنجامی ئەم زەخت و گوشارانەدایە کە ئامریکا پێیوەستی ئەم شەڕە بووە و نمونەیەکی دیکە بۆ ئەوە دەگەڕنەوە کە فەرماندەی ئامریکا واتە فەرمانتەی سنتکۆم ئەگە چاکم لەبیر بێ ناوی سەیت یا سەیک شتێکی ئاوەیە بەڵێ 3 هەفتە پێش شەڕ لێدوانێکیدا و لە لێدواندا کوتی کە ئەوان بە هیچ جۆرێکی ئامادەی شەڕی ئامریکانی بە پێچەوانە ئەوان سەر فەرماندار بەڵێ ئەوان بە هیچ جۆرێک ئامادەی ئەم شەڕەنین و ئەم شەڕە دەتوانێت ئەمریکا تووشی قەیرانێکی ئەگزا زۆر گەورە بکە ئەمە قەیرانێکی گەورەی لەناو ئەمریکادا لێکەوتەوە دواتر ترامپ لە دوانێکیدا وکتی کە ئەمن و سەر فەرماندار هاوڕاین بەڵام ئەو مەبەستی ئەوە نەبوو مەبەستێکی دیکەی هەبوو هەوڵیدا بابەتەکە بەلایەکی دیکەدا ڕابکێشێت ئەمە تێڕوانینێکە کە ئێستاکانە هەیە چەندە ئەم تێڕوانینە ڕاستە ڕازنی ئێمەوە نازانین بەڵام گرینگە لە تەحلیلەکانماندا ئەم تێڕوانە لە بەرچاو بگرین تێڕوانێکی کەشەیە کە دەڵێ نا ئامریکا لە مێژە ئامادەکاری ئەم شەڕە دەکا بە پێچەوانە ئامریکا بەتەما بوو ئەم شەڕە مانجێک لەوەی پێش دەست پێ بکە بەڵام لەبەرەوەی کە ئیسرائیل ئامادەی ئەمە نەبوو وهای کرد کە ئەم شەڕە مانگێک و دوا بخرێ هەتاکوونێ ئیسرائیل ئامادەکارەکانی خۆی بکە بۆی کە پەیوەست بەم شەڕە بێت بەڵام دەمەوێت باز لە استراتیژی شەڕەکە بکەم استراتیژی ئەو استراتیژی کە بۆ ئەم شەڕە بەکارهێنراوە هەمان استراتیژی دیکاپیتیشنە ینی لێکردنەوەی سرە دیکاپیتیشن ئەو استراتیژیە لە شەڕدا کە پێی وایە ئەگە بێت تۆ سەرۆکی وڵات یا سەرۆکی سوپایەک یا سەرۆکی بزوتنەوەیەکی سیاسی یا عسکەری ئەگە تۆ لە ناوت برد ئەم جەستەیە ئەم ڕێکخراوە بێسەر دەمێنێتەوە و کاتێک بێسەر ماوە ناتوانێت بیر بکاتەوە ناتوانێت بڕیارت بدا و لە ئەنجامدا تووشی دۆخێک لە قەیران دەبێت و لە ئەنجامیشدا تەسلیم دەبێت بەڵام خەڵکانێکن کە بە ساڵانە لەسەر استراتیژی دیکاپیتیشن ئیش دەکەن کە ئەم استراتیژیە کاتێک سەرکەوت و نابێ چی لێ دەکەوێتەوە چی لێشین دەبێت و ئەو کەسانی کە لەو بارەدا زۆر لێکۆڵینەوەیان کردو پێیان وایە کە لە هیندێک شوێن کە هاوکێشەی سیاسی هاوکێشەی ئەمنی زۆر ئالۆز نییە زۆر پێچەڵ پێچ نییە دەرفەت و ئیمکانی ئەو هەیە کە دیکاپیتیشن وەڵام دەرەوە بێ بۆ نمونە دیکاپیتیشن لە ڤێنزوێلا وەڵام دەرەوە بوو سەرۆکی وڵاتیان لابرد ڕۆژی دواتر دەگەڵ جێگرەکەی کەوتنە دیالۆگ و ئێستاکانە ڕۆژانە ئەو مانجۆ دەبێتەوە کە پرۆسەی دەستی پێکرد و کە زۆر بەباشی بەڕێوە دەچێت یعنی بەباشی لە ڕوانگەی ئەمریکایەکانەوە بەڵام لە وڵاتانی کە دیکاپیتیشن ئیش ناکە قەیرانی جدی لێ دەکەوێتەوە یەکێک لە نمونەکانی قەیرانی جدی یەک عێراقە دوو ئەفغانستانە بینیمان عێراق لە ناوبردننی سەدام حوسێن نەک لە ناو نەچوو بەڵکو قۆناغێکی دوور و درێژ لە شەڕی لێکەوتەوە ئالۆزی لە ناو خۆی وڵات لێکەوتەوە نائیستقراری لێکەوتەوە و لە ئەنجامدا جوغرافیای عێراق بوو بە شوێنێک کە دوژمنی سەرەکی ئەمریکا بتوانێت تێیدا بەهێز بێ نەگەوەی کە ئەمریکا بەخۆی تێدا ئەنجام وەربگرێت نمونەیەکی دیکەی شەڕی دیکاپیتیشن کە ئەنجامی نەداوە ئەنجامی بەدەستەوە نەداوە ئەفغانستانە ئێمە بینیمان لە ئەفغانستان زۆربەی سەرکردایەتی تالیبان لە شەڕێکی دوور و درێژدا لە ناوچوو لە ناوبردننی سەرکردایەتی تالیبان نەکردنەی توانی بزوتنەوەی تالیبان لە ناوبرێ بەڵکو ئەمریکای تووشی قەیرانێکی جدی کردەوە ئەو قەیرانە چوو ڕێکخراوە گروپە بچووکەکانی تالیبان ئۆتۆنۆمی زیاتریان بەدەستێنا لە ئەنجامی نەمانی فەرماندەکان هەر گروپەی بە ئینسیاتیڤی خۆی لە شوێنی خۆی شەڕی دەکرد و ئەمە وای کرد کە ئەمانە بتوانن دەرفەت و ئیمکانی مانۆری ئەسکەریان ئێگزا زیاتر بێ بەڵام قەیرانێکی دیکەی زۆر گەورەکە دەرساز بوو لە پرۆسەی دیپلۆماسی دەگەڵ تالیباندا بوو لەبەرەوەی کە تالیبان هەموو سەرکردەك خاوەن کاریزماکان هەموو فەرماندەکانی کە کۆنتڕۆلان بەسەر هەموو باڵەکانی تالیباندا هەبوو
ئەمانە هیچیان نەمابوون هەموو لە ناوچوو بوون یەک کەسی خاوەن ئەزمون و تەجروبە نەبوو کە دەگەڵی دابنیشن بگەنە ڕێککەوتن دەگەڵیان و لە هەمان کاتێشدا ئەو کەسێک کە دەگەڵی لە دیالۆگدا بوون دیپلۆماسیان دەگەڵ دەکرد ئەوەندیان ئۆتۆریتە لەسەر بزوتنەوەکەی خۆیان نەبوو کە بتوانن قسەیەک بکەن بڕیارێک بدەن کە بتوانێت بەس هەموو بزوتنەوەکە بگرێتەوە. ئەمە ژێشێک لە دەرەنجامەکانی دیکاپیتیشنە. مەسەلەیەکی دیکەشمانەیە کە ئەویش لیبیایە بینیمان قەزافی لە ناوچوو کوڕەکانیش لە ناوچوون بەڵام دیسانیش ئێستا کە ئێمە دەیبینین کە لیبیا بۆتە دەوڵەتێکی ئیفلاس کردو فیلد ستیت و ڕۆژانە شوێنی تەڕاتێنی مەترسیدارترین تەڕۆریستەکانی جیهانن و ڕۆژ بە ڕۆژش دۆخەکەی ئەستەمتر و زەحمەتر دەبێ و زۆربەی وڵاتانی ئەوروپی کە بەشدار بوون لە پرۆسی لە ناوبردننی سەرکردایەتی سیاسی لیبیا ئەم ڕۆکانە مەجبور بوون لیبیا بەجێ بێڵن و هیچ کۆنتترۆلی کەوتۆشیان بەسەر لیبیادا نەمێنێ. ئەمە بینیمانە ئێستاکە لە ئێران لە دوای 7 ڕۆژ دەبینین استراتیژی دیکاپیتیشن نەیتوانیەوە وەڵام دەرەوە بێ. خامنەئی لە ناوچۆ ئەمە دەستکەوتێکی ئێگزا زۆر گەورەیە بۆ ئامریکا و بۆ ئیسرائیل لە ناوبردننی کەسێکی وەک ئاوها خاوەن پێگەیەکی گرنگی معنەوی دینی ئایدۆلۆژی سیاسی ئەمنی ئابووری بەڵام لە ئەنجامدا ئێمە دەبینین سوپای پاسداران دەتوانێت لەسەر عەرزی واقع بەردەوام بێ لە شەڕکردن لە بەربەرەکانی کردن و لە کەمتر لە 3 ڕۆژی یەکەم هێرش بۆ 14 وڵاتی دەوروبەری خۆیان بکەن. ئەمەش قەیرانێکی گەورەی دەگەڵ خۆی هێناوە بە تایبەتی قەیرانە هەرە گەورەکە بەرزبوونەوەی ئاستی سوتەمەنیە نرخی سوتەمەنی ئێگزا زۆر چۆتە سەرێ گەروی هەرموز هاتوچۆی پێدا ناکردرێت و شیمانەی ئەوە دەکرێت بەردەوامبوونی ئەم دۆخە ئەوروپا بە تایبەتی تووشی قەیرانێکی ئێگزار زۆر گەورەی وزا و ئابووری بکە و ئینفلیشن یا هەڵواسانی ئابووری نەک تەنها ئەوروپا بگرێتەوە جارێکی تر بەڵکو ئەمریکاش بگرێتەوە. ئەمانە هەموو کۆمەڵێک دیاردەن کەوا دەکە کە ئەو تابلۆی لە بەرچاوە لە دەرەنجامی ئەم استراتیژیان نەتوانێ وەڵام دەرەوە بێ بەڵکو ئێمە بەرەو دۆخێک بچین کە بەڕاستی ڕۆژانە ئاسۆی داهاتووی نەک یەک مانگ بەڵکو یەک هەفتەش ئێگزا زۆر ناڕۆن و لێڵ بێ و ئەم ناڕوونی و لاڵێڵە تەنها بووە ئەو کەسانە نیە کە شڕۆڤەکاری سیاسینە ڕۆژنامەوانن یا لەو بوارەدا لێکۆڵینەوە دەکەن بەڵکو ئەو ناڕوونی و ناڵێڵێ وا دیارە تەنانەت لە ئاستی سەرکردایەتی سیاسی ئەو وڵاتانێکی ئێستاکە لە شەڕدانە هەموو لە دۆخێکی ئەوە زۆرەدان ئەو عسکەرانەی هەموو ئەو لایەنانێکە لە شەڕدان هێزی عسکەریش لە هەمان لێڵی بەرچاوڕوونیدایە بەڵام بێگومان هەتا ئێستاکانە دەتوانین ئەوە بڵین کە هەتا ئێستاکانە دۆڕاوی سەرەکی ئەم دۆخە ئێرانە ئێران ژێرخانی ئابووریەکەی تەواو لە ناوچۆ بەپێ ئەو بەڵگانێک ئێستاکە لە ئارادا هەیە 175 بۆ 185 چاڵاوگەکانی بەرهەمهێنانی نەوت و پاڵاوتنی نەوت و هەناردەکردنی نەوتی ئێران لە ناوچوو بۆ دەوڵەتێک کە ئابووریەکی بەو جۆرە ئابووریانە دەڵێن ئابووریەک کە سەرچاوەکەی سەرچاوی سروشتی هەیە واتە ئێران لە بەرهەمهێناندا وڵاتێکی بەرهەمهێنەر نیە کە ئابووریەکەی لە سەبنەمای بەرهەمهێنان بێ لە سەبنەمای تەکنۆلۆژیا و پیشەسازی بێ بەڵکو بنەمای ئابووری ئێران نەوتە وڵاتێک کە تەنها سەرچاوی ئابووریەکەی نەوت بێ و 180 بۆ 85% سەرچاوی ئابووریەکەی لە ناوچوو بێ ئەم دەوڵەتە ئەگەر سپینێکانە شەڕا بوەستێ ناتوانێت لەمە بەدواوە وەکو دەوڵەتێکی کە کاراییش لە مانە لیبراڵە بەفراوانە ئەوروپیەکەیدا بەڵکو لەو مانە هەرە ڕۆژڵاتە ئیداریەکەی بەڵێ لەو بارەدا ناتوانێت لەوەی بۆ دوا وەڵام دەرەوە بێن بۆ نمونە مەسەلەن زەحمەتی ئێران لەوەی دوا بتوانێت پارەی مامۆستایان دابین بکە زەحمەتە بتوانێت پارەی
هێزی نیزامەکەی خۆی دابین بکە زۆر زەحمەتە کە جارێکی دیکە بتوانێت بەو لاوازی ئابوورێک کە هەیەی بەردەوامی و ئابلۆقانەی کە ئێستاکە هەیە و وا دیارە دوای شەڕژی بەردەوام دەبێت زۆر زەحمەتە جارێکی دیکە ژێرخانی ئابووری ڕێگا و بان هەناردەکردن و هاوردەکردن ئەمانە جارێکی دیکە بنیاد بنێتەوە بە تایبەتی بینیمان کە ئێستاکانە فڕۆکەخانە گرنگەکانی ئێرانیش لێدراوە دوێنێ لە فڕۆکەخانەکانی تاراندرا ئەو فڕۆکەخانانەی کە سیڤیلن شوێنی گواستنەوەی خەڵکی مەدەنینە ئەمە تابلۆیەکمان پێنیشاندا کە تابلۆی ئێرانێکی ئێکجار زۆر لە ڕووی ئابووری لە ڕووی ژێرخانەوە داڕماوە و لە هەمان کاتیشدا لە بواری ژینگەشەوە کارەساتێکی ئێکجار زۆر گەورەش ساز بوو سووتاندنی ئەو هەموو چاڵانەوتە لێدان لەسەر ئەو هەموو ناوەندانەی کە لە ئەنجامدا دنیایەک مادەی کیمیایی ژەهراوی دووکەڵێکی ئێکجار زۆر بەسەر ئاسمانی شار و گوندەکانی ئێراندا بڵاو بووتەوە ئەمەش بۆ خۆی کارەساتێکی دیکەی مرۆیی ژینگەی دەگەڵ خۆی هێناوە کە ئێستاکانە ئەمڕۆ باران باریوە و گۆیە ئەم بارانە نەکرد ناتوانێت خزمەتێک بە ژینگەکەی بکە بەڵکو هەموو ئەو ئەسید و مادە کیمیانە جارێکی دیکە لە ڕێگای بارانەوە دێتە خوارە و دەچێتە ناوزەوی وش و ئەمەش دەتوانێت تەندروستی هاوڵاتیانی ئێرانی ڕوبەڕووی دۆخێکی ئێکجار زۆر ناجیگیر و نالەبار بە تایبەتی بەرزبوونەوەی ئاستی شێرپەنجە و ئەوانە بکە و بخۆشمان دەزانین ئێران 10 ساڵ 20 ساڵە بەوە دەناڵێنێ کە دەرمانی نییە چونکەنێ ئەو ئابلۆقانە بۆتەوەی کە دەرمان نێتە ئێران ئێستاکانە ڕێژەی ئەو هەموو نەخۆشیێش لە وڵاتەدا بەرز بێتەوە و نەبوونی دەرمان و ئەوانە ئەو ئامانجەی ئیسرائیل کە بی هەوێ دەوڵەتێکی فاشل یا فیلد ستیتێک لە ئێران ساز بکە ئەم پێم وابێ لەو بڕوایدام ئیسرائیل ئەو ئامانجەی پێکاوە و ئێران ئێستاکانە چۆتە ناو دۆخی ئیفلاسکردن دۆخی فاشل بوون دۆخی فیلد ستیت بەڵام کاک شەماڵ لایەنێکی دیکەی دەرەوەش هەیە کە ئەگەر دەستی وەردان بکە کاریگەری لەسەر شەڕەکە دەبێ ینی مەبەستم چیە چاینە و رووسایە کە هەمومان ئەزانین ئێران ئیتر دیوارێکی سەرەکیە دیوارێکی بەرەی پێشەوەیە هەم لە بۆ چاینا هەم لە بۆ ئێران چاینا ئیتر چاوەڕوانی لێ ناکرێ کە بە هیچ شێوەیەک تەنانەت پشگیری سەربازیش بدات ئیتر لە سیاسەتی چاینەدا ئەوە نییە لە سیاسەتی ئێرانیشدا بەخۆی ئەمە نییە خۆی ئیتیفاقی استراتیژی عسکەری هەر نییە من ئەمڕۆکە توانیم هەندێک بەندەکانی دەستوری بنچینەی ئێران بخوێنەوە بەندێکی تێدایە کە ئەو بەندە ڕێگرن لە بەرامبەر استراتیژی عسکەری ینی بۆ نمونە لەگەڵ رووسیا ئەو استراتیژی عسکەریە بکە کە رووسیا لەگەڵ کۆریای باکوورە هەیەی کە ئەگەر شەڕ لە بەرامبەر کۆریا بکرێ بەیانیش لە بەرامبەر رووسیا بکرێ وەکو ئەوێ لە بەرامبەر هەردوو وڵات کرابێت لە ئێراندا ئەمە نییە چونکە ئێران ڕێگا نادا هیچ هێزێکی بیانی لە وڵاتەکەیدا هەبێ بەپێی دەستورن ئەڵێ ئەمە هیچ بەڵام لەو ماوەیەدا ئیتر لە 3 ڕۆژنامەی ڕۆژ ئاوایی سەرەکی واشنگتن پۆست ژاروسەلام پۆست و CNN ئینتەرناشنالدا هەواڵێک بڵاوکرایەوە کە ئیتر رووسیا جۆرێک تەکنەلۆجی و یانیش کۆردیناتی بە ئێرانداوە بۆ ئەوەی ئامانجەکانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بپێکێنێەوە بەپێی ئەوە بەشێک لەو ئامانجانەی پێکاون من لەو 2-3 ڕۆژە تەماشای لە ڕێگای تەرجمەوە تەماشای چاپەمەنی رووسیا بکەم ئەوەندەی من لی تێبگەم زۆر کەیف خۆشن بەو شەڕە چونکە نرخی نەوت بەرز بۆتەوە و ئیتر ئەگەری زۆرە ئەمڕۆکە هەواڵێک بڵاو بووەوە تەنانەت وابزانم دۆناڵد ترامپ خۆی بوو کە ئیتر وتی پێویست ناکە رووسیا لەمەوە دو سزا بدرێوێنش ئەو وڵاتانەی کە پێویستیان بەنەوتە کە لە رووسیا بکردن پێویست ناکە بەهۆی ئابلۆقە سزا بدرێن و هیند ئیتر ئەو پێشتر هیند بڕیاریدا بوو کە چیتر نەوت لە رووسیا نەکرێ ئێستا کە ئەویش
ئەرەیی وەرگرت لە ئەمریکا کە نەوت لە رووسیا بکرێ ئیتر جگە لە کۆمەڵێک بابەتی دیکە کە مەشغولکردنی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستداوە ڕێگە نەدان ڕێگە لەوەگرتن کە چەکی ئەمریکایی و ئەوروپایی لە بۆ ئۆکرانیا بچن ئەمانە خۆی لە خۆیدا لە بۆ ئەمریکا بابەتی گرنگن و لە هەمان کادا ئەو دەستێوەردانە نایاسایی ئەمریکا کە لە ناو لە کاتی گوتوبێژدا ئیتر هێڕشی سەر وڵاتێکی کە دەکا و سەرۆکەکەی دەکوژێ ئەمە لە بۆ چاینەش ئەگەری زۆرە ئیتر دەرفەتێک بڕەخسێنێ کە هەمان شت لە تایوان دووبارە بکاتەوە بەڵام پێت وایە ئەوەی رووسیا بە تایبەتی یعنی رووسیا بیهەوێ شەڕەکە وا درێژ بکاتەوە کە ئێران هەتاوەکو لاواز دەبێت بالاواز با نەتوانێت نەوتەکەی بفرۆشی بەڵام بتوانێت بەرگریە بکە لە ناوخۆی ئەمە کاریگەری لەسەر جەنگەکە دەبێ یان نا هەرچەندە پەیوەندی رووسیا و ئیسرائیل دەبێت کەوانەیەکی تایبەتی بۆ بکەینەوە ئەو پەیوەندی پێم وان نییە بە هیچ شێوەیەک خراپە بێیانی کاکیوە ئەو شتانەی باسکردن زۆ گرنگن هەم ئەوەی کە باس لە دەستوری بنەڕەتی ئێران کرد کە چۆن ئاستەنگە هەم مەسەلەی چین و هەم مەسەلەی رووسیا لە بیرمان نەچێ ئێستاکە پەیمانێکی 25 ساڵە لە نێوان چین و ئێراندا هەیە بەڵام ئەو پەیمانە استراتیژی شەڕ و بەرگریکردن نییە بەڵکو ڕەهەندی زیاتر ئابووری و پیشەسازی هەیە ئەمن دەگەڵ هاوڕێی خۆشەویستمان کاک هۆگر برایم ماوەیەکە لەسەر مەسەلەی چاینا گوتوبێژێکمان هەیە کە کاک هۆگر لە بڕوایدایە وڵاتی سین ئەبوو جۆرە دانانیشێ تەماشا بکە بەڵکو دێتە ناو ئەزمەکەوە و ناتوانێت تحملی ڕۆخانی ئێران بکە ئەبوو جۆرەی کە لە ڤێنزوێلا شتێکی ئاوا ڕوویدا هیوادارم کاک هۆگر بۆ خۆی لێر نییە بەڵام هیوادارم چاک مەبەستەکەی ئەوم گەیان بێ و هیواداریشم بتوانێت سەر بابەتە دەگەڵیش بەرنامەیەک ساز بکەیت چون تێڕوانینەکان و ئارگومێنەکانی کاک هۆگریش گرنگن لە جێخوایدان بەڵام ئەمن دەگەڵ کاک هۆگر لێدا هاوڕانی لەبەر دوو خاڵ کە بخۆی ئاگدارە یەک هەتا ئێستاکە استراتیژی چین لەسەر یەک شت بنیاد نراوە ئەویش ئەوەیە کە بتوانێت لە ڕووی ئابوووریەوە بێتە ئابووری یەکەمی جیهانی بە پێی هەموو ئەو لێکۆڵینانەوەی کە ئێستاکە لە ئارادا هەنا وڵاتی سین دەتوانێت لە ساڵی 2028 بۆ 2032 ببێتە ئەو ئابووریە زلهێزەکەەوە و پێش ئابووری ئەمریکا بکەوێتەوە لە قۆناغی ساڵانی ڕابردوو ئێستاکانش سین هیچ شتێک نەماوانەیەکە بۆەوەی کە سین ڕاکێشی شەڕێک و پێکدادانێک بکە تەنانەت مەسلەی هۆنگکۆنگ ڕۆژانە بەکاردەهێنن بۆی کە پرۆڤۆکاسیۆنێک ساز بکەن و سین تووشی شەڕ و پێکدادان و ململانەیەکی عسکەری بێ بۆ ئەوەی کە نەهێڵن بگاتەوە ئامانجە ئابووریەکە هێتی بەڵام سین هەموو شتێکی داوەتە بەرچاوی خۆی و زۆر شتێکی قبول کرد و تحمل دەکا تەنها بۆەوەی کە لەو استراتیژیەی کە هەیەی وەدوانەکەوێت ئێمە دەبێت ئەومان لەبیر نەچێ ئەمە یەک دووهەم سیستەمی بەرگری یا دکتۆرینی عسکەری وڵاتی سین هەتا ڕۆژگاری ئەمڕۆکانەمان دکتۆرینێکە کە بنەماکەی خۆپاراستنە بەرگریکردنە دکتۆرینی نیزامی چین دکتۆرینی هێرشکردن نییە بە تایبەتی هێرشکردن بۆ پاراستنی وڵاتێکی دیکە کە نەسنووری دەگەڵ هەیە و زۆر لێ دوورە و وەکو باتلاقێک تەماشا دەکردێت ئەگە سین سەری لەو شەڕانە خورابە دەبا مداخلەی وڵاتی سووریای کردبا کە شوێنێکی ئەگزازەوە گرنگ و استراتێژیکە دەبا مداخلەی وڵاتی ڤێنزوێلای کردبا و زۆر لە وڵاتانەی دیکە کە ئێستاکەنە لە ئافریقای باکوور و ڕۆژهەڵاتی ئافریقا ئێستاکە شەڕ لە ئاردای وەکو سۆمالیلاند و ئەو زۆرشتانە بەڵام هەتا ئێستاکانە سین بە هیچ جۆرێکی کە بەرژەوەندی استراتیژیکەکانیشی کەوتۆتە مەترسیەوە پەلچەشی شەڕ نەکراوە و خۆی
لە شەڕ نەداوە بەڵام وەکو دەبینین ئەمن پێم زەحمەتە سین لە مەسلەی ئێراندا بتوانێت لە کەمتر لە 24 سەعاتدا دکتۆرینەکەی بگۆڕێ و سەر لە بنەوەی دەزاینی عسکەری خۆی بگۆڕێ و بێتە ناو شەڕێکەوە کە تووشی شەڕێکی ئیگزاز و درێژخایەنی بکات و هیچ بەرژەوەندێکی ئابووری استراتیژیکی ڕوون و ئاشکراشی لە ئاسۆدا لە بەردەم نەبێ ئەمە مژارێکی دیکە مژارێکی سێهەم ئەوەیە کە ئێمە ئاماژەی پێ بکەینەوەژەوەیە تەکنۆلۆژیای عسکەریە تەکنۆلۆژیای عسکەری ئێستاکانە تەکنۆلۆژیایەکی ئەگزار زۆر پێشکەوتو و ئالۆزە لە بواری تەکنۆلۆژیدا کڕینی چەکێک بە تایبەتی ئەو چەکانەی کە بۆ بەرگری ئاسمانی بەکاردەهێنرێن هیچ ئەوەی کە نرخی ئەم چەکانە ئێگزازۆ لەسەرەیە دامەزراندنی ئەم چەکانە لە وڵاتێک 4 ساڵ بۆ 6 ساڵ کاتی پێویستە چونکە تۆ دەبێت ئەم چەکە بەری ئەو وڵاتە دایبنی 4 ساڵێک پێویستی بە پەروەردەکردنی ئەو ئیسانانە هەیە کە بتوانن لەگەڵ ئەم چەکە ئیش بکەن و دوای ئەم چەکەش دەبێت ئاداپتەی ئەو سیستەمانە بکرێت کە لە وڵاتەدا هەیە چەکی ئێرانی هەتا 1970 چەکی ئەمریکینە لە 1970 چەکی ئێرانی چەکی ڕوسینە لەوێدا کێشێکی ئەگزا زۆر تەکنیکی بۆ ئێران لە ئارادایە کە لە دوو جۆرە سیستمی جیاوازی تەکنۆلۆژیای عسکەری لە وڵاتەکەیدا ڕوبەڕوو دەبێتەوە هێنانی تەکنۆلۆژیای سێهەم بۆ ناو ئەم ئالۆستری دەکە ژێرخانە بەرگریە عسکەریە ئەگزار زۆر شتێکی ئەستەمە لە بواری تەکنیکیەوە ئەگە هەموو بوارەکانی دیکەش دەبەرچاو نەگرین و ئەمەش شتێک نییە گوتم ئێستا هێرش کراوە ئەتۆ ئێستا بچی چەکە بکڕی بهێنی لەوێ دایبنی و بەکاری بینی هیچ نەبێ ئەتۆ دەمی پێویستیت بە دۆخێکی 4 ساڵە 6 ساڵە هەیە کە ئەتۆ بتوانی ئەم گواستنەوەیە بکەیت هەر بۆیە ئەمە زۆر درەنگە و پێش ئەم شەڕەش تەنانەت لە ساڵی ڕابردوو کە شەڕی 12 ڕۆژە هاتە ئاراوە ئەو دەم لە ئێران زۆر ئەم نیقاشە دەستی پێکرد بۆ ئێمە نابێت چەکی سینی بکڕین بێنین ئاسمانی وڵاتەکەمانی پێ بگرینوانە ئەو دەم ئەوەیش لەو ئارگومانە بوو کە پسپۆرانی بەشی چەک و تەقەمەنی ئێرانی و سینی باسییان لەسەر دەکرد کە ئاداپتەکردنی ئەم سیستەما 6 ساڵی دەوێت جگەلەوەی کە پەروەردەکردنی ئیسانی دەوێت و ئەمانەشی چیان 4 ساڵ کەمتر نیە بۆیە بە پەلەپەل هاتنە ناوەی ئەو گەمەی سین ئەمن باستەم دەزان بەڵام ڕۆڵی رووسیا گرینگە بۆچی گرینگە لەبەرەوەی کە سەرڕایەوەی کە ئەمریکا چەندین جارە پێداگری دەکا کە دەیهەوێت شەڕی ئۆکراینە ڕابگرێ و زۆر چەکی استراتیژیکیشی ڕاگرتو و نایدا بە ئۆکراینە بەڵام هەتا ئێستاکانەش ئاڵوگۆڕی زانیاری لە نێوان CIA و هێزی عسکەری ئۆکراینە لە ئارادایە تەنانەت 6 مانگ لەوەی پێش نزیکەشتێکی ئاوا بوو کە ئۆکراینە بە درۆن پەلاماری ماڵی ڤلادیمیر پوتینیاندا کەم نەبوون ئەو دەنگانەی کە پسپۆرن لەو بارەدا کوتیان بە بێ هاوکاری CIA دەستنیشانکردنی شوێنی حەوانەوەی پوتین ناممکنە بۆ سوپای ئۆکراینە کەواتە ئۆکراین لە مەسلەی ئۆکراینەدا ئەمریکا ڕۆژانە بەشدارە لە ئاڵوگۆڕکردنی زانیاری ئەمەش ئەم دەرفەت و دەرەتانە دەبەخشێتە رووسیا کە بتوانێت بەبێ ئەوەی کە هاوسەنگی سیاسی هێز تێک بدا لە پەیوەندی لەگەڵ ئەمریکادا زانیاری عسکەری بدا بە هێزەکانی ئێرانی بەڵام شتێکی دیکەی گرنگە کە ئێمە لە بیرمان نەچێ ئەویش ڕۆڵ و گرنگی سیستمی بۆشایی ئاسمانە پێیان وای پێڵن ها سپیس ئەوەی کە پێ بەڵێ فەزا سپیس وڵاتی سین تەکنۆلۆژیایەکی داناوە کە بە چەندین ساتەلایتی زۆر گەورەوە پێیوەستن ئەمانە ڕۆڵی گواستنەوەی زانیاری و وێنە ئەو زۆرشتانە دەدەن و لە مێژە ینی زیاتر لە 1 مانگ 2 مانگە بە کوالیتیکی ئەگزار زۆر بەرز وڵاتی سین ئەم وێنە و زانیارانەی بەشێک بەلاش بەشێکیش بە پارە داناوە
لەسەر دنیای ئینتەرنێت و ئەوانە بۆ فرۆشتن و بۆ بەکارهێنان بەشێکی کراوەیە هەموو کەسێک دەتوانێت کەڵکی لێ وەربگرێ کە بێگومان ئێران کەڵچێکی زۆری لەوانە وەرگرتەوە بە تایبەتی بۆ دەستنیشانکردنی پێگە استراتیژی و ئەسکەریەکانی ئەمریکا لە وڵاتانی کەنداو بەڵام تەخمینی ئەوەش دەکەم کە لە بواری زانیاری گواستنەوە زۆر زانیاری گرنگیشی لە سینیەکان وەرگرت پێ بەڵام ئەوە بەمانای چوونی سین بۆ ناو هاوکێشەی شەڕ و پێکدادان لەگەڵ ئێران و ئەمریکادا نابێ ئاوای لێک بدەینەوە ئەمە کە دێتە سەر سین و رووسیا بەڵام وەکو تو بخۆت کتە لە 3 ساڵی ڕابردوودا هەموو استراتیژی وڵاتانی ئەوروپا هەتا بایدینش لەسەر کار بوو بە دەوڵەتی بایدینیشەوە ئەوە بوو کە مادام لە جغرافیای شەڕ لە پێکداداندا ناتوانن هاوسەنجی هێز بگۆڕن و ناتوانن پێش لە پێشڕەویەکانی سوپای رووسیا لە شەڕی ئۆکراینیا بکەن ئەوان دەتوانن سەرچاوەکانی ئابووری کەوا دەکا مەچینەی شەڕی رووسیا ئیش بکە ئەم سەرچاوانە لەناوبرن هەر بۆیە هەتا ئێستاکانە پێمان بێ 3 پەکێجی جیاواز بۆ ئابلۆقەدانی ئابووری رووسیا هاتۆتە ئاراوە ئەمەش مان لەبیر نەچێت کە هەتا ئێستاکانە ئەوروپانی توانیەوە 100% خۆی لە پێویستی وزەی وڵاتی رووسیا بە تایبەتی گازی سروشتەکەی بێبەری بکە ینی چەندەی هەوڵ دەدرێ بەڵام دیسان زۆر وڵاتی وەکو تەنانەت فەرەنسا مەجبورن و پێویستیان بە گازی سروشتی رووسیا هەیە ئاخرین پەکێجی پیان بێمانجێک لەوەی پێش بوو کە جارێکی دیکە ئاستێکی دیکە لە ئابلۆقی ئابووری بەسەر رووسیادا داسەپێنن بەڵام ئەو شەڕێکی ئێستاکانە هاتوتە ئاراوە وا دەکا کە وڵاتانی ئەوروپایی بخۆیان ئەو یاسایانەی کە بۆ ئابلۆقی ئابووری سەر رووسیایدان ناوە بخۆیان بن پێی بکەن لە ڕێگای کڕینی گازی سروشتی رووسیا بۆ ئەوەی کە زۆربەی وڵاتانی ئەوروپا بتوانن بەردەوام بن هەم لە پیشە سازەکانیاندا هەم لە گەرمکردنی ماڵ و ئاوی گەرم و هەموو ئەو پێویستیانێک کە هەیە و تەنانەت سیستەمی کارەبایەکانیشان ئەمە بۆیە وا دەکات کە هەم نرخی نەوت بچێتە سەرێ کە ئێستاکانە گۆیە هەر ئەمڕۆکانە هەر بەرمیل نەوتە $7 نرخەکەی چۆتە سەرێ پێم وابێ ئەگە هەڵە نەکەم لە هەفتەی ڕابردوودا نزیکەی $10-12 نرخی بەرمیل نەوت لە بازاردا چۆتە سەرێ و من و تۆ کە لە ئەوروپا دەژین ڕۆژانە کە پچی سیارەکەت بنزین یا دیزێلی تێبکەی گازۆڵی تێبکەی دەبینی کە نرخەکان چەندە بەرز بوونێتەوە کەواتە ئێمە ئێستاکانە ئاسەوارەکانی ئەم شەڕە لەسەر ئابووری ئەوروپا بە ئاشکرا بەڕوونی دەبینین ئەمە وا دەکا کە ئەوروپا زەختێکی زیاتر لە ئەمریکا و ئیسرائیل بکە بۆ کۆتایی هێنان بەم شەڕە و وەزعی ئابووری ئەمریکیش دەتوانێت کۆمەڵێک دەنجی ناڕزایەتی لە ئەمریکا ساز بکە بۆ کە ئەم شەڕە بەلایەکدا بخرێتەوە هەر بۆیە ئەو ئیدعانەی کە ئێمە دەتوانین ئەو شەڕە 3 مانگ بەردەوام بکەین ئەمن زۆر پێم وایە ئەمە لە بلوفێک دەچێت زیاتر لە قسە هاویشتنێک دەچێتاوەی کە بنەمایەکی واقعی هەبێ ئەم پێوا بێمە زیاتر بەشەکە لە ئەو جەنگە دەرونیەی کە ئەمانە لە جی ئێران بەڕێوەی دەبن ئەم باوەڕ ناکەم ئەم شەڕە بەو سەختیە و بەو خەستەیەکی ئێستاکە لە ئارادایە بتوانێت 3 مانگی دیکە بەردەوام بکە ئەمن لە ڕۆژێکە وەکتومە لەوانەیە بەو خەستیە بتوانێت 4-8 ڕۆژ بەردەوام بکە دوایدی مەجبورە ڕێژەی خستەکەی داببەزێ هەرچەند ئێستاکانە باز لەوەش دەکرێت کە ڕێژەی ئەم ساڕوخانەی ئێران دەیتەقێنێ بەرامبەر بە وڵاتانی کەندا و بەرامبەر بە ئیسرائیل 180-185 دابەزیوە واتە ئەگەر لە ڕۆژ یەکەمی شەڕ ئێران نزیکەی 321 ساڕوخی هاویشتۆ ئەمڕۆ کە 7 ڕۆژ لەم شەڕە تێپەڕدبوو ڕێژەی ئەو ساڕوخانی ئێران دەیهاوێ 28 دانەیە بەڵام باستەوەش دەکرێت کاک شەماڵکە و ساڕوخانەی ئێستا داوێ بە تایبەتی ئەوانەی داوێتە ئیسرائیل بێگومان بە ئەنقەست ئەو موشەکانی داوێتە وڵاتانی کەندا و هەندێک خەفیفن یعنی وا پێدەچێت استراتیژیەکی وای نەبێ کە زۆر ئازاریان بدا پاشان دێمە سەرەوەش پرسیارێکم دەربارەی ئەوەش دەبێت بەڵام ئەوانەی داوێتە سەر ئیسرائیل باس لەوە دەکات ئەو موشەکانە هەر موشەکێک بەقەت 10 موشکی پێش و کاریگەریان هەیە
ئەگەر لە عرض بکەون ئەمەشیان دەبێ ڕەچاو بکەین ینی ئەگەر ئێران ئەگەر لە عرض بکەون چونکێنێ بەڵام لە عرض بکەونە ڕۆژانە نییە موشکێک لە عرض نەکەی بەلای کەمەوە یەکدانە هەبێ سێ مانگی تر ئەو موشەکانە ڕۆژ یەک موشک بتەقێنێ دیسان ئەمە کارەساتێکی زۆر گەورەیە بسەبارەت بە ئیسرائیل و ئەمریکا 100% ینی سیستمی بەرگری ئیسرائیل لە شەڕی 12 ڕۆژە نیشاندا کە ئەو تابلۆی کە لە خۆی ساز کردبوو فەشەلی هێناوە هەر بۆیە شەڕی 12 ڕۆژە 12 ڕۆژ کۆتایی پێات و هێرشەکانی ئێران بۆ سەر ئیسرائیل لە چەند ڕۆژ ڕابردووشدا دیسان جارێکی دیکە نیشانیداوە کە ئەو پێداچوونەوانەی کە ئەمریکایەکان و ئیسرائیلەکان کردیان و ئەو چەکەنەوەیە بەرگریەی کە ئەمریکا لە 6 مانگی ڕابردوودا گواستەوە و لە ئیسرائیل جێگیری کردووە کە هاوتەریت بێ دەگەڵ ئەوەی کە پێڵن ئایرۆندۆم ئاسمانی ئاسنین بەرگری ئاسمانی ئاسنین ئەوە دەگەڵ ئەمە تەواو بکە بەڵام دیسان نیشانیداوە کە هەردوو سیستمی بەرگریەکە نەیتوانیوە ئاسمانی ئێران لە ئاسمانی ئیسرائیل لە بەرامبەر هێرشەکانی ئێراندا ببەستێ بەڵام ئەمن دوای نێشەوێ هیندێک بەورتی جۆم لە هیندێک پسپۆری تەکنۆلۆژی دەگرت ئەوانە بازەوە دەکەن کە ئێران سەکۆی هاویشتنی ساڕوخی هەیە ئەم سەکۆی هاویشتنی ساڕوخانە کێشێکیانەوەیە کە زۆر بەزوویی جێگاکەیان ئاشکا دەبێت بە تایبەتی کە درۆن و فڕۆکە بەسەریانەوەیە و ئیسرائیل و ئەمریکا توانیوانە لە زۆربەی ئەم سەکۆیانە بدەن کە ساڕوخی لێفرەدەدا بەپێی ئیدعای ئیسرائیل دەڵێ ئێمە هەموو سەکۆکانی هاویشتنی ساڕوخی ئێرانمان لێداوە تەنها 12 دانە سەکۆی ماوە کە بتوانێت ساڕوخی لێ بهاوێ من ئێستا کە تەماشای چاپەمەنی ڕووسەکان دەکەم پسپۆرێکی ڕووس لەوبارەیە قسەی کردووە ئەڵێ ئێران لە 106 سەکۆکانی کردوونەتە سەکۆی مۆبیل لەسەر کەمیۆنن ینی ئەوەیە کە دەڵم ئیسرائیل زۆر بەڕاحەتی دەتوانێت شوێنەکەیان ببینێتەوە لەیان بدەن ئێستا بەڵام ئێران کەڵکی لە تەکنۆلۆژیایەکی نوێ وەرگتووە ئەویش ئەوەیە کە سەکۆ نییە بەڵکو لە دەشتایەکی زۆر لە نەکاو عرض دەکرێتەوە و ساڕۆخ لی دەڕات و فرە دەدرێت کێشەی ئەمانە چیە ئەوەی کەمری تێگەیشتوم چۆنێتی ئەو مادەیە کە وەکو سوتەمەنی لەم ساڕوخانەدا بەکاردێن هیندێک دوو جۆر سوتەمەنی هەیە سوتەمەنی شلمەنی کە وەک شلەمەنی و ئەوی دیکە ڕقە لە ڕقکەیدا کێشەکە ئەوەیە کە ئەگەر ئێستا تێکەڵاوم نەکردن بێکەوە لێم تێک نەچوو بێ لە یەکێک لەم دوانەدا دەتوانی ساڕوخەکەت زۆر دوور بڕە و زۆر دەقیقتریش بڕە و شوێنەکەی خۆی بپێکێ بەڵام کێشەکەی ئەمەیە کە پرۆسەی ئەم فوزانە کە شلەمەنی توندی تێدایە و دەتوانێت زۆر بڕات و زۆر بەباشی لە خاڵەکەی خۆی بدا ئەوەیە کە زیاتر لە نیو سەعات بۆ سەعاتێکی دەوێت ئامادەی بکەی و بیتەقێنی ئەمەش بۆتە هۆی ئەوەی کە ئیسرائیلەکان زۆر بەباشی بتوانن شوێنەکەیان بدۆزنەوە لەیان بدەن و لە ناویان برن هەرچی هەیە ئەوەی کە سوتەمەنیەکەی شلە ئەمانە دەتوانی لە نزیکەی 10 دقەدا بیتەقێنی 5 دقە بۆ 10 دقەدا بیتەقێنی بەڵام بەبێەوەی کە مەترسی شوێنەکەی ئاشکرابێت کە لی دەتەقێنرێ بەڵام کێشەکەی ئەوەیە کە یەک زۆر دوور ناڕوە یعنی زۆر بەرز نابێتەوە نەک زۆر دوور ناڕۆ زۆر بەرز نابێتەوە و دووهەمیش ئەوەی کە کێشەیەکی دیکەی هەیە کە ناتوانێت زۆر بە دقیقی لەو شوێنەی کە هەیە کە ئامانجێتی بیپێکێ وا دیارە ئەو ساڕوخانێک کە ئەو یەک دوڕژەی دوایی ئێرانەکان دەی هاوێن لە چەشنی دووەمەکەیە کە یەک ناتوانێت زۆر بەرز بێتەوە دووش ئەو شوێنانی کە دەیپێکێ زۆر ئەوەی بە تووکی دەڵێن ئیسابەتلی نییە ینی زۆر دقیق نییە بە کاریگەر نییە شوێنی خۆی زۆر چاک ناپێکێ ئەمانە کێشەکانی ئێستاکە بەردەم ئێرانەکان شتێکی دیکەی ئەوەیە کە بەشێک لەم چەکانە ئەو وزەی کە تێدایە ئەو پێکاتانی کە تێدایە مەجبوریەتەوە هیندێکیان 6 مانگ بۆ 8 مانگ جارێک بیان گۆڕی سوتەمەنەکانیان
هندێکیان ساڵی جارێک دەوێت بیان گۆڕی هندێکیان 3 ساڵ جارێک دەوێت بیگۆڕی لە دۆخێکی ئاوادا کە تۆ ئابلۆقە لەسرە لە شەڕدای گۆڕینی پێداویستەکانی ئەمانە گۆڕینی ئەمە هەم بۆ خۆی ئینفراسترکتورێکی تایبەتی دەوێت واتە ئاڵتیاپیەکی تایبەتی دەوێت زیر ساختێکی تایبەت بەخۆی دەوێت کە ئێستاکەنا بەو لەو شەڕدا زۆر ئیمکانەکەی نییە تەنە ڕاستە ئێران بە سەدان تونێلی هەیە کە ئێستاکە پڕە لە ئەو موشەکانە بەڵام هەموو ئەو ساڕوخانە ئیمکانی تەقاندن و هاویشتن و بەکارهێنانیان نییە دەبێت ئەوەشمان لەبیر نەچێ بەڵام کەسانێکیشن کە پێیان وایە ڕێژەی کەمبوونەوەی ساڕوخەکانی ئێران بۆ شتێکی دیکە دەگەڕێتەوە ئەمە بۆ ناکارایی فوزەکان و ئێران ناگەڕێتەوە بەڵکو ئێران دەیهەوێ هەموو ئەو فوزانە یەکجێ نەتەقینێ شەڕەکە هەتا بتوانێت درێژخایان بکاتەوە بە جۆرێک کە بۆ ئێرانەکان بەسە ڕۆژێ 28 بۆ 38 ساڕوخان بە ئیسرائیلەوە بنێن لەو 28 بۆ 38 ساڕوخەش ئەگە دوودانە بکەونە عەرزی بۆ ئێرانەکان زۆرە چونکە دەتوانن بەردەوام ئیسرائیل لە دۆخی پاراستندا بهێڵنەوە دڵڕاوکەی هاوڵاتیانی ئیسرائیلی بەردەوام لە ئاستێکی بەرزدا بێت و لە دۆخێکی سترێس و شەڕدا بێ و ئەمەش زیانێکی ئەگزار زۆر هەم لە ئابووری ئیسرائیل بدا هەم لە سیستەمی بەرگریەکەی ئیسرائیل بدا و لە هەمان کاتیشدا لە ئەنجامی ئەمەشدا ببێتە هۆکاری ئەوەی کە ناڕزایەتێکی ئەگزار زۆر بە فراوانی کۆمەڵایەتی خەڵکی ئیسرائیل بەرامبەر بەدەسەڵاتی ناتانیاهو بێتە ئاراوە یعنی ئەمە دەبێ ئەوشمان لە بەرچاو بێکە ئەم تێڕوانینەش ئەم تێئۆریەش هەیە بۆ خوێندنەوەی ڕێژەکانی ئەو ساڕوخانەی کە دەهاویشترێت بڵێ وا دیارە لە ناو کووردە بە تایبەتی کوردی ڕۆژهەڵاتدا نابێت تەحلیلی وا بکرێ بە هیچ شێوەیەک چی پێ دەڵێن شتەکانی ئیسرائیل ینی شتێک کە لە چاپەمەنی ئیسرائیلدا دەگوترێ نابی نیشانی پرسیارێکی لەسەردا بڵێن هەندێک برادر کۆمنتی بەو شێوەیان نووسیوە ناڕزایان نیشاندەوە بەڵام کێشەنگە کاک شەماڵ دەمەوێ بینە سەر ناوخۆی ئێران دوێنێ پزیسکیان لە دوانێکیدا ئیتر داوای لێبوردنی لە وڵاتانی عەرەبی کرد وڵاتانی کەندا و تورکیا و ئەزەربایجان و ئەوانەش بێگومان بەڵام دوای ئەوە تەماشامان کرد بردومانەکە بەردەوامی کرد ئەمە نیشانمان ئەدا چیمان نیشانەدا ئەمە نیشانمان ئەدا کە پزیسکیان بەڕاستی دەسەڵاتی نییە لە ناو خۆی ئێران ویان ئەمە هەندێک کە سەرەتاوتیان ئەمە ئەوەیە چی پێ دەڕێن ئەمە نیشانەیە کە لە ژێرەوە گوتوبێژ هەنا بە تایبەتی لەگەڵ وڵاتانی دیکە و دیارە هەمومان دەزانین تورکیا و وڵاتانی عەرەبی هەمیان پێیان خۆشە جەنگەکە کۆتایی پێبێ بەڵام پێشیان خۆش نییە ئەو ئێران بە سەرکەوتووی تێدا بچێتە دەرەوە ئەمەش هەیە لە دوای لە دوانەکە تشکیان جۆرە قسەیەکی وا لەناو چاپەمەنی تورکی و چاپەمەنی کەنداویش کرا بەڵام زۆری پێ نەچووی تر تەماشامان کرد وڵاتانی کەندا و دیسە لێیاندرایەوە ینی ئەمە نیشانی ئەدا کە پزیشکیان بەڕاستی دەسەڵاتی نیە هەرچەندە یەکێکە لەو سێ ڕێبەرەی کە ئێستا کە ئێران بەڕێوە دەبن بەڵام وا پێدەسێ کە شتێکی وە ئەسڵ و ئەساسی نەبێ وانە سەرتا کاک هیوا پێم خۆشە ئەوەی بڵم هەر بە کورتی زەدای وەڵامی پرسیارەکە بدەمەوە کە ئەو کەسانێکە ئەو تەحلیلی ئەبوو جۆرەیان پێ ناخۆشە ینی ئیشی ئێمە ئەوە نیە کە ئێمە بین پرۆپاگەندە بکەین پشگیری ئێرانەکان بکەین یا پشگیری ئیسرائیلەکان بکەین ئیشی ئێمە تەحلیلکردن و شیکردنەوەی ئەو شتێکە لە ئەرزی واقعدا ڕوودەدا هیچیشمان نامن ناتۆ ناو بەڕێزانەی کە ئەتۆ کاریان دەگەڵەکەی ئیدعای ئەوە ناکەین کە هەرچی ئێمە دێڵێن 100% ڕاستە و دروستە و تەحلیلەکانی ئێمە لە جێ خۆیدا ئەوەندەی کە ئێمە پێمان دەکرێت هەوڵ دەدەین لە ڕوانگەیەکی ئۆبژێکتیڤ بێلایەنە نەدا ئەو شتێک کە ڕوودەدا ئێمە شی بکەینەوە پرۆپاگاندەکردن ئیشی حیزبەکانە ئەو نوێنەری حیزبەکان پرۆپاگەندە دەکەن سەرشی حیزبەکان پرۆپاگەندە دەکەن ئەوەی گەت پرۆپاگەندی دەتوانین بچی جۆر لەو بەڕێزانە بگرێت کە نوێنەری حیزبەکانن و لە ڕوانگەیوانەوە تەماشای شەڕەکە بکە بەڵام بەڕاستی ئیشی ئێمەوە نییە و نابێت چاوڕانی ئەوەشیان لە ئێمە هەبێت سەبارەت بەوەی پزیشکیان تەنانەت دۆڵاند تراپیش خوێندنەوەیکی ئاوهای بۆ کرد کە ئێرانەکان ئەوە خەریکن بە چۆکدا دێن هەر بۆیە داوای لەبوردن لە جیرانەکانی خۆیان دەکەن هەر بۆیە دۆناڵد ترامپ زوو تویتێکی لەسەر ئەمە بڵاو کردەوە هەم لە
پلاتفۆرمی ئێکس و هەمیش لەوەی تروث کە پلاتفۆرمی خۆیەتی و باسی لەوە کرد کە ئێرانیەکان ئێستاکانە ئەوە بە چۆک دەهاتوون هەر بۆیە داوای لێبوردن لە جیرانەکانی خۆیان دەکەن ئێمە بەردەوام دەبین لە هێرشکردن بۆ سەریان و بە هەموو وڵاتانی ڕادەگەینین کە ئێران دەبێت حیسابی ئەم هێرشانە بداتەوە کە کردوێتی بۆ سەر جیرانەکانی خۆی و بۆ وڵاتانی کەنداو. بەڵام جگەلەوەی کە نزیکەی نیو سعاتێک دوای ئەم لێدوانی پزیشکیان هێرشێک بۆ سەر ئیمارات دەستی پێکردەوە لە هەمە کاتیشدا ڕێگەستەکانە پلە و ناوەکەیم لەبیر نییە بەڵام لە ئاستێکی باڵای هێزەکانی سوپەر پاسدارانە و لێدوانێک بڵاو بووە کە سەر کۆماری بەڕێز ینی بە ئوسلوبە قسێک کرد کە سەر کۆماری بەڕێز باسی کردو کە ئێمە ئامانجمان هێرش بۆ جیرانەکانمان نییە بەڵام ئێمەوەی دووبارە دەکەینەوە لە هەر وڵاتێک جغرافیاکەی بۆ هێرش بۆ سەر ئێمە بەکار بهێنرێت ئێمە بە هەدەفێکی مەشروعی دادنێن و هێرشی بۆ دەکەین. ئەمە ئەومان پێ نیشان دەدا کە دیارە تێڕوانینێکی هاوبەشی یەکگرتووی نێوان دەسەڵاتدارانی ئێراندا وجودی نیە. یەک دوو ئەو تابلۆیمان پێ نیشاندا کە باڵی سیاسی بە جۆرێک دۆخەکە دەخوێنێتەوە باڵی نظامی لە ڕوانگەیەکی دیکەوە تەماشای دۆخەکە دەکات و لە ئەنجامیشدا ئەوەشمان بۆ دەردەخا کە ئێمە بەنەمانی خامنەئی لە ناو ساحەکەدا ئەو تابلۆیمان بودێتە بەرچاو کە ئیتر ئەو هەماهەنگیەی کە جاران لە نێوان هێزەکانی عسکەری و هێزە سیاسەکاندا هەبوو ئەو هەماهەنگی ئیدی ئێستاکانە لە ناوچوو ئەوە یەکێک لە دەرەنجامەکانی نەمانی خامنەیە و ئەمەش جارێکی دیکە دەمانگەڕێنێتەوە بۆ ئەو خاڵێک کە لە استراتیژی دیکاپیتیشندا باسم کرد کە کاتێکە تۆ زۆربەی سەرکردە باڵەکانی سیاسی نظامی لە ناو دەبەی لە ئاستی خوارێدا ئیدی و دەحفەی لە ناو باڵە جۆراوجۆرەکاندا هەماهەنگی و تێگەیشتنی هاوبەش نایەتە ئاراوە و جۆرێک لە قۆناغێکی ئالۆزی پڕ لە کاوس پڕ لە جێرە شێوێنی دێتە ئاراوە. هەر بۆ ئەم پێم وابێ لە بڕایەدام کە ئێستاکانە خوێندنەوەی ئێرانیەکان خوێندنەوەیکی یەکدەست و یەکگرتو نییە بەڵکو بنەما ئایدۆلۆژیەکەی کە جاران هەبوو دەیتوانی کۆیان کاتەوە ئەو بنەما ئایدۆلۆژیە لە بەردەستدان نەماوە لە ناوچۆ یا ئەو لایەنەی کە ئەو کەسەی کە ئەو دامودەستگایی کە وڵایەتی فەقی بوو و دەیتوانی خوێندنەوەیکی ئایدۆلۆژی و دینی و معنەوی لە ڕووداوەکان کات و پەرسپەکتیڤێک دەربخە ئەمە ئێستاکانە نەماوە لە ئەنجامدا باڵەکان ئێستاکانە خەتی یەکتر ناخوێنەوە و هەر یەکە بە شێوازێک ڕوبەڕووی دۆخەکە دەبێتەوە. لەو لە دوانەشدا پزیشکیاندا ئاماژەی بۆ کردووە کە لە ئەنجامی نەمانی زۆربەی سەرکردە و فەرماندەکانماندا وای لێ هاتووە کە زۆربەی هێزە عسکەرەکانمان لە ئاستی هەرێمیدا خۆسەرانە ئۆتۆنۆمانە بڕیار دەدەن و لە ئەنجامی ئەمەدایە کە هێرش بۆ سەر جیرانەکانمان ساز بوو. ئەمە دەتوانێت بەشێکی بۆ ئەمە بگەڕێتەوە کە بەڕاستی هەر ئەو ئیدعای ئێمە ئەو تەحلیلی ئێمە پژڕاست بکاتەوە کە بە نەمانی سەرکردە باڵاکان ئیدی ئێستاکانە هەماهەنگێکی سیاسی نیزامی ئەمنی لە ئاستی لووتکەدا نەماوەتەوە و ئەوەی کە ئێستاکانە بڕیار دەدا ئەو مەکتەبە جۆرا و جۆرە فکری سیاسی معنەوی ئیستخباراتانەیە کە هەر کەسە ڕوانگەیەکی خۆی هەیە کەسە خوێندنەوەیەکی جیاوازی هەیە بۆ دۆخەکە و بەپێی ئەمە هەڵسوکەوت دەکات و کۆکردنەوەی ئەم دۆخە دەتوانێت زۆر زەحمەت و ئاستان بێ بە تایبەتی لە کاتێکدا کە دەرفەت و ئیمکانی کۆبوونەوە لە نێوان ئەم سەرکردانەدا لە ئارادانین چونکەنێ ئەو سەرکردان ناتوانن بەجەستە بێنە لایەکتر چون ریسکی لە ناو بردنیان ئێگزا زۆر لەسەرەیە بینیمانە هەرکرد دەجوڵەنەوە ئیسرائیلیان دەدات و دەیان کوژێ. دووهەمیش ئەمان ناتوانن بە دیجیتالیش کۆبنەوەکەن چون نیشان داوە کە ئیسرائیل توانیوێتی هەموو شەبەکە دیجیتالەکانی ئێران بخاتە ژێر کۆنتترۆلی خۆیەوە و ئەم ڕێگایش لە ئارادانێ لە ئەنجامدا دۆخێکمان لە ئارادایە دۆخێک لە ئارادایە کە دۆخی پەشۆکاویە دۆخی شڵەژانە و ئەم دۆخەش زەحمەتە بە هەفتێک و 2 هەفتە و 3 هەفتە کۆنتترۆل بکرێت و کۆ بکرێتەوە مەگەم ئەوەی کە ئاگربەستێک ڕابگەیەندرێت و لە ئەنجامی ئەم ئاگربەستەدا دەرفەت و ئیمکانێکی یەکمانگە بدرێت کە ئەمانە بێنە لایەکتر کۆ ببنەوە
بۆ ئەوەی کە بتوانن لەسەر فرێموەرکێک لەسەر چوارچەوەیەکی سیاسی لەگەڵ ئەمریکا بگەنە جۆرێک لە ڕێکەوتن دەنابێ ئەمە زۆر زەحمەتە ئێران بتوانێت لەم دۆخەدا خۆی کۆکاتەوە بەڕاستی. بەڵێ کاک شەماڵ وا دیارە کاتێکەمان بەرەو کۆتایی دەچێ دوو پرسیاری سەرەکی هەن هەرچەندە من حەزەکەم بچینە سەر کوردستان بەڵام کاک ڕزگار حەمەد پرسیاری ئەوەی کردو بەپێی دەستوری ئەمریکا دەبێت ترامپ لە یەک مانگدا کۆتایی بەو هەڕەشەیە بێنێ کە لەسەر ئاسایشی دەوڵەتە یەکگرتووەکانی ئەمریکادا هەیە زیاتر بێ پێویستی بە کۆنگرە و پرۆسسی یاسایی دەبێ شتێکی وای باس کردووە ئەمە چۆن هەڵدەسەنگێنی لە هەمان کاتدا ئیتر ئەمە لەسەر کوردستان ینی ئیتفاقی پێنج حیزبەکە وابزانم ئێستا بۆتە 6 وانە 6 یان 7 نازانم ئێستا کە 6 وابزانم بە تەنیا کۆمەڵی کۆمونیست نەچوتە ناوی ئەگەر هەڵە نەبم و ئەم لەسەر ئەمەشیان ئیتر تەماشا دەکەین بەردەوام ئیتر چی پێ دەڵێن هیوایەک هەیە و ڕۆژانە لە چاپەمەنی عەرەبیدا تورکیدا هەرچەندە ئەوان لە ڕوانگەیەکی ڕەگەز پەرستیانەوە هەندێک جار بەکاری دێنن ئەو بابەتە بەڵام زۆر ئاکتیف و بەردەوام باسی دەکرێت لە چاپەمەنی ئەمریکی و کەنەدیشدا بە ئینگلیزی ڕۆژانە سەدان لایف لەسەر ئەمە باز دەکرێت کە هێزە کوردیەکان دەکەونێ ناکەونێ و ئێستاکە ئەمریکاش هێزێکی تایبەت ئامادە دەکا بۆ کە هێزێکە تایبەتە بە فڕۆکە بە پەراشوت ینی فڕێ ئەدرێتە سەر عرز بۆ ئەنجامدانی ئۆپەراسیۆنی تایبەت ئەڵێن ئەمە لەگەڵ کوردەکان بەیەکەوە ئەنجام دەدەن. پرسیاری یەکەم ئەوەی بڵم کە دوای 100 ڕۆژ ئێستا پێمان بێ 30 ڕۆژە لە سەرۆکۆماری دۆناڵد ترامپ یەک شتمان بۆ سەلماوە کە دۆناڵد ترامپ باوەڕی بە هیچێک لە یاسا و ڕێساکانی نەک ناوخۆی ئەمریکا بەڵکو سیاسەتی ناودەوڵەتیش نییە لە دۆخی تعریفەکاندا کە ترامپ بەسەر تیجارەتی دنیای داسەپاند دادگای فیدراڵ بە فەرمی ئەو بڕیارەیدا کە بەکارهێنانی تعریف واتە گومرگ بەو جۆرێک کە دۆناڵد ترامپ بەکاری هێناوە لە دژی یاسایە و ئەو ناتوانێت بەو جۆرە ئەو بڕیارە بدە لە دشکردەوەدا ترامپ 10% نرخی ئەو تعریفانەی ئەو گومرگانەی بەرز کردەوە ئەمە ئەومان پێنیشاندا کە ترامپ هەموو کلێن و قوشبنێکی یاسایی بەکاردەهێنێ بۆی کە بتوانێت ئیرادەی کۆنگرس لەبەر چاو نەگرێ و بتوانێت کەڵک لە ئەو دەرفەت و ئیمکانانە وەربگرێت کە بۆ سەرۆکۆمار لە ناو دەستور و لە ناو پراکسیسیشدا ینی پراکتیکی ڕابردووی سەرۆکۆمارەکانی دیکە کە لە ئارادا هەیە بتوانێت هەموو ئەوانە کەڵک بگرێت و حیساب بۆ ئەمانە نەکە بەڵام وەکو کتم ئەم باوە ناکەم ئەمریکا بیهێوێ زیاتر لێک مانگی دیکە ئەم دۆخە بەردەوام بکە ئەمە ئاسەوارەکانی بۆ ئابووری گلۆبال ئێکجا زۆر دەبێت و ئەمەش بۆ کەسێک کە دەوڵەت و دەوڵەتداری لە ڕوانگەیەکی تیجارەوە بەڕێوە دەبە ئێکجار زۆر گرینگە ئەمەمان لەبیر بچێت خاڵی دووهەم پرسی حیزبەکان وەکو دوکتۆر ئێستا ناوەندێکیان پێکێناوە بۆ ناوەندی هاوکاری کە لە 6 حیزب پێک دێ ینی ئەم ناوەندە بۆ ئەوەی کە کوردی ئێران بتوانێت بۆ یەکەمین جار لە مێژوودا پلاتفۆرمێک بۆ هاوکاریکردن دەناخۆیدا دابمەزرێنێن و نەکەر بۆ ئەو شەڕە بەڵکو بۆ قۆناغی دوای ئەم شەڕە وەکو گوتم ئەو شەڕە لەوانەیە زۆرەکەی ئەو با بڵێ مانجێک دوو مانجی دیکەی خاند کام باوە ناکەم و دەش بخانێ بەڵام ئۆپۆزیسیۆنی کوردی ئێرانی لە دوای ئەم دۆخەش پێویستی بە پلاتفۆرمێک هەیە کە بتوانێت دەگەڵ یەکتر لە دیالۆگدا بێ دەگەڵ یەکتر کێشەکانی خۆیان تاوتۆ بکەن و لە هیندێک شوێنیشدا پێویستیان بە ئەوە دەبێت کە هاوکاریان هەبێ و هیندێک مەسایلی سیاسی ئەمنی عسکەری بتوان دەناو خۆیانیشدا کۆردینە بکەن ینی هەمە هەنجێکیان هەبێ لەو بارانەدا
هەر بۆیە ئەمە هەنگاوێکی زۆر باشە. بەڵام ئەم هەنگاوە ئەم پێکاتەیە لە ناوەڕۆکدا زۆر بەتاڵە. ئەو ڕەخنەیە حیزبی کۆمونیست کردویەتی کە ئەوان دەڵێن ئێمە چاوڕانیمان هەبوو کە لەسەر زۆر شتی ورد بتوانین دیالۆگ بکەین و ڕێککەوتن بکەین، بەڵام نەمانتوانیەوە بگەینەوە ئاستا. بەڵام ئەوان ناڵن بەڕاستی ئەو شتە وردانە چن کە ئەوان ویستویانە تاوتۆ بکرێت و تاوتۆ نەکراوە لایەن ئەوانەوە. ئەمە لێرەدا دەمەوێت پەنجە بۆ خاڵێکی زۆر گرنگ ڕابکێشم. بزوتنەوەی سیاسی کوردی قەت پێخۆش نەبوو وەکو میلیشیا تەماشا بکرێت. هەمیشە خۆی وەکو هێزێکی سیاسی بینیوە و خۆی وەکو هێزێکی ئازادی خواز و ڕزگاری کەر تەماشا کردو. کە ئەگەر ئەوە ڕاست بێ و دروست بێ کەواتە دەبێ لە هەر چەشنە پلاتفۆرمێکدا کە ساز دەبێ یا ئەوانە تێیدا بەشدار دەبن، دەبێ هەمیشە بەرنامەیەکی سیاسی ڕوون و ئاشکرایان هەبێ بۆ ئامانجانەی کە ئەمانە پێی هەستاون و لەسەر بنەمایە دەگەڵێکتر کار دەکەن. جا هەم بۆ هاوکاری ناوخۆیی، هەم بۆ هاوکاری دەگەڵ ئۆپۆزیسیۆنی ئێرانی و هەمیش لەو دۆخانەیدا کە دۆخی ئاوە نائاساییە و دەتوانێت لە نەکاو ببێتە هۆکاری پەیوەندی ڕاستەخۆی ئەوانە دەگەڵ وڵاتانی وەکو ئیسرائیل و ئەمریکا، یاگە بە فەرمیش لەگەڵ ئەمانە نەبێ بە دەستگاکانی سەر بەم دەوڵەتانە وەکو موساد و وەکو CIA ئەوانە، چون هیندێک گەستەکانە بە فەرمی ئەوڕۆ بینیم هیندێک لایەن ئاماژیان بۆ کردو کە ئەوان پەیوەندیان بە CIA و ئەوانەوە هەیە. هەرچە نازانم بۆ ئیسان دەبێ شتێکی ئەوە جۆرە لە ڕاگەاندندا باز بکە، بەڵام ئەوە بابەتێکی دیکەیە ئەمە ناسمە سەر بابەتە. شتێکێ لەناو زانستی شەڕ لە ئەوەی کە پێڵن کۆنفلیکت مەنیجمنت، ئەو شوانانی کە ئەو زانستێک کە باز لە چارەسەری کێشەکان دەکا یا ئەو کەسانێک کە کار لەسەر استراتیژی و استراتیژی دانان دەکەن و خوێندنەوەی بۆ دەکەن و دیراساتی ئەمە دەکەن، چەند شتێکەیە کە پێی دەڵێن political end state، واتە دۆخی کۆتایی سیاسی، دۆخی سیاسی نهایی. ئەمە چمان پێ دەڵێ ئەمە باز لەمە دەکا کە ئەو بزوتنەوە سیاسیە، ئەم بزوتنەوە چەکدارە یا ئەو بزوتنەوە چەکدارانەی کە هەن و دەگەڵ یەکتر لە هاوپەیمانیەکدانا دەبێ تێڕوانینێکی ڕوون و ئاشکرایان هەبێ بۆ قۆناغی دوای پێکدادان، بۆ قۆناغی دوای قەیران، بۆ قۆناغی دوای شەڕ و بە واتایەکی دیکە political end state، یعنی ئێمە لە دوای شەڕ چه جۆرە جیهانێکمان دەوێ، چه دەوڵەتێکمان دەوێ یا چه فەزایەکی سیاسیمان دەوێ. ئەمە بۆچی گرینگە؟ بۆ ئەوەی کە زۆربەی جار سەربازان فەرماندارانی لەشکری لە بازئەلەوە دەکەن یا و کەسان کە دیراساتی دەکەن لە بواری زانستی شەڕەوە دەڵێن زۆر جار ئەسکەرەکان دەتوانن لە شەڕدا سەرکەوتوو بن، بەڵام هەمیشە ئەو ڕیسکە هەیە کە لە قۆناغی ئاشتیدا دۆڕاو بن، ینی تۆ بدۆڕی. ئێمە تەجروبەی هەر نزیکمان ڕۆژاوای کوردستانە. کوردەکان توانیان لە دۆخی شەڕدا قارەمان و بەرخۆدانوان و هەموو ئەو جۆرەشتانە بن و لە لووتکەی ئازایەتی و فەداکاری و جانبەخشیندا بن، بەڵام کە دۆخی شەڕ کۆتایی پێهات و قۆناغی سیاسی دەستی پێکرد کە توانین قۆناغی ئاشتی ناوزەدی بکەین، ئەم قۆناغا لەبەرەوەی کە تێڕوانینێکی ڕوون و ئاشکرا و پێناسەکراوی سیاسی نەبوو بۆ دۆخی سیاسی، بۆ دۆخی کۆتایی سیاسی، وای کرد کە کورد لە دۆخی شەڕدا سەرکەوتوو بێ، بەڵام لە دۆخی سیاسیدا شکست بهێنێ. ئەمە ڕێک ئەوەیە کە political end state ئاماژەی پێ دەکات. نمونەیەکی شەیە بۆ ئەوە ئەگەیسان بهێ بەکاری بێنێت و بە خۆزانی کاتێک لە شوێنێک تێبچی بە شوێنێکی دیکە لە تەلەفۆنەکەتدا ئەپلیکیشنێکەیە کە خەریتەیەوانێ مەپێکی تێدایە، تۆ دەڵێی لەو خاڵەوە بم بە ئەو خاڵە. نمونونەکە لێدا ئەوەیە کە بەبێەوەی کە تۆ political end state دەبێ یا بێەوەی کە تۆ ئامانجی کۆتایی سیاسەکەت پێناسە کرد بێ، وەکوێت و سواری سیارەبی، بەڵام هیچ ئادرسێکت نەدابێ بۆی کە تۆ دەچێت چۆ لێ دەخوری، بەڵام هیچ
ئادرسێکت نییە کە بۆی بچی لێ دەخوڕی و ببیەوەی کە بزانی مەقسەدەکەت کوێیە. جا ئەو کەسانی کە لەو بوارەدا کار دەکەن پێیان وایە کە سێ کۆڵەکەی سەرەکی هەیە لە دۆخی پۆلیتیکل ئەند ستێتدا کە دەبێت تەرکیزی لەسەر بکرێتەوە. یەک ئەوەی کە لە خۆناغی داهاتوو دەکەت و ئەو شەڕە کۆتایی پێهات ئەتۆ دەبێت ئەو خاڵە دێگلای کردبێتەوە کە چ پێکهاتەیەکی سیاسیت ئەتۆ دەبێت واتە ئەو دەوڵەتێک کە ئەتۆ دەتەوێت لە داهاتوودا هەبێتەوە چ دەوڵەتێک بێ ناوڕۆکەکەی چ بێ کاراکتەرەکەی چ بێ چی ئەم دەوڵەتە بەڕێوە ببە چی ئەم وڵاتە ئۆرگانیزە بکە و پەیوەندی تۆ دەگەڵ ئەم دەوڵەتە چۆن دەبێت. خاڵی دووەم دام و دەستگاکانی ئەو دەوڵەتەیە ئەتۆ دەتەوێت ئەم دام و دەستگایانە بەپێی کام یاساکان ئیش بکەن کام یاساکان پەیوەندیەکانی تۆ و دەوڵەت بێنن سەر لە نوێ پێناسە بکەنەوە و بیخەنە سەر هێڵێکی یاسایی و کام دامازراوەکانی ئەم دەوڵەتە دابمەزرێن کە تۆ بە گرنگیان دەزانی و بە پێویستیان دەزانی لە خۆناغی دوای شەڕ. سێهەمیش پەیوەندی نێوان ئاکتۆرەکانە ئەو هەموو هێزە سیاسیە جۆرا جۆرەی کە هەیە بەشێک چەکدار کۆمەڵگای مەدەنی ئەتۆ هەیە و لەو لاشەوە تۆ دەوڵەتت هەیە ئۆپۆزیسیۆنی ئێرانیت هەیە ئەتۆ لەو دۆخەدا چۆن پێناسەی خۆت دەکەیت هاوپەیمانە سروشتەکانی تۆ چێن هاوپەیمانەکانی کە لە ئاستی دووهەم دێن چێن و ئەتۆوەکو بزوتنەوەیەکی سیاسی کە پلاتفۆرمێکی هاوبەشت داناوە کامانە لەمانە بە هاوپەیمانی خۆت دەزانی لەسەر کام بنەماکان ئەتۆ ئەمانە بە هاوپەیمان زانی و چۆن دەتەوێت لە پرۆسەیەدا دەگەڵ ئەم هاوپەیمانانەدا کێشەکانی خۆت دەگەڵ دەوڵەتی بەرامبەردا یەکلای بکەیەوە. ئەمن لەو چەند ڕۆژەیدا هەوڵم داوە جۆ لە قسەکانی سەرکردەکانی سیاسی ئەو هاوپەیمانیە بکەم. جۆم لە قسەکانی بەڕێز مستەفا هیزدی گرتووە و بەڕێز محەممەد نەزیفی قادری گرتووە دەگەڵ یەک دوو کەسی دیکەیان بەڕێز عەبدوڵڵا موحتەدی جۆم لە قسەکانی وی گرتووە بەڕێز پەیمانڤیان هاوسەرۆکی پەژا گرتووە و بەڕێز یەزدان پەنا سەرۆکی پاکە گرتووە کە پرسیار لەوانە دەکردرێت ئێوە لە داهاتووی ئێراندا چتان دەوێت و کورد لە داهاتووی ئێراندا چۆن دەبینن دۆخی کورد چۆن دەبینن لە ئەنجامی ئەم دۆخێکی ئێستاکە لە ئارادا هەیە بەداخەوە هیچێک لەوانە نەیانتوانیوە لە دێڕێکدا بە کۆنکرێتی ویست و داخوازەکانی خۆیان بەپێی پەرۆپرۆگرامی حیزبەکان بەپێی و ئایدۆلۆژیای هەیەە یا بەپێی ئەو هاوپەیمانێتی کە پێکیان هێناوە نەیانتوانیەوە بەڕوونی بڵێن کورد لە داهاتووی ئێراندا چی دەوێت کورد چ فۆرمێکی سیاسی لە داهاتووی ئێراندا دەوێت چ جۆرە دەوڵەتێکی دەوێت و کام لایەنەکانی ئۆپۆزیسیۆن و کۆمەڵگای مەدەنی لە داهاتووی ئێراندا بە هاوپەیمانی سروشتی خۆیان دەزانن. بزوتنەوەیکی سیاسی کە هێزێکی چەکداری هەیە و نایهەوێ خۆی وەکو میلیشیا پێناسە بکە دەبێ هیچ نەبێ بەرنامەی ینی سیاسەتی نهاییەکەی یاوەکە پێڵن پۆلیتیکل ئەند ستێتەکەی دەبێ هیچ نەبێ لەم بوارەدا توانی بێیان دوو لاپەڕە سێ لاپەڕیان نووسی بێ کە بۆ جیهانی دەروی خۆیان ئەمە پێشکەش بکەن کە ئێمە وەکو کورد لە داهاتووی ئێرانێدا ئەوەمان دەوێت هەر بۆیە لەلایەکەوە لەبەر نەبوونی ئەم ڕوونیە لەبەر نەبوونی ئەم هەنگاوە کە بەڕاستی کورد بەگشتی لەم خاڵەدا لاوازێکی ئەگزار زۆری هەیە نەک تەنها کوردی ئێران کوردەکە هەر چاپاچە مثلەن هەتا ئێستاکانش کوردەکانی بە ڕۆژاوای کوردستان لیان پرسی چوو دەوێت دیار نییە کە بەڕاستی فۆرمی ئیدیالەکەیان بۆ سووریا چییە سەرەتا دیانکوت خۆڕێوەبەریمان دەوێت کە دیانکوت ئەو خۆڕێوەبەریە چۆن لە عەرزی واقعدا دەمەزرێ هیچ پەیامێک نەبوو چەند ئەمە لەبیرمەوە کاتی لەگەڵ چەند پسپۆڕی زۆر باش ئەمە لە دیالۆگدا بووین کە کام نمونە کام مۆدل دەتوانێت نمونێکی باش بێ بۆ داهاتووی سووریا و ڕۆژاوای کوردستان لەسەر هیندێک مۆدل ئێمە گفتوگومان کرد یەکێک لەو مامۆستا بەڕێزانە دەگەڵ بەشێک لە کاربەستانی ڕۆژاوای کوردستان کوبنەوەیکی کردبوو کتووی کە ئێمە چەند کەسێکین لێکۆڵینەوەمان کردو ئەو مۆدیلە بە مۆدیلی هەری گونجاو دەزانین ئەو مامۆستایە بە منی کوکتی چاوەڕانیم ئەوە بوو کە بڵێن باشە ئێوە 5 لاپەڕەیەکمان بۆ بنووسن ئەو مۆدیلەمان بۆشی کەنەوە بزانین ئەم مۆدیلە چیە هەتا ئێستاکانە ئەو داواکاریان لە من نەکردو هەتا ئێستاکانەش لەسەر ئەو بابەتە دەگەڵ من دیالۆگێکیان نەکردەوە دواتر
هندێک لە دیپلۆماتانی ئەمریکی هندێک دیپلۆماتانی فەڕەنسی ئەوروپی باسییان لەوە کردو کە کورد لە سووریەدا نازانێت چی دەوێت هندێک دەڵێن فێدرالیمان دەوێت هندێک دەڵێن خۆستەریمان دەوێت هندێک دەڵێن ئێمە دەمان هەوێت دەگەڵ دەوڵەت ئینتەگرە بین بەڵام بەرنمەیەکی ڕوونی سیاسی نەخشەڕێگایەکی ڕوونی سیاسی لە ئارادانێ ئێستا کەنە کوردەکانی ئێران لە دۆخێکی ئەبەو جۆرەدانە کە هیچ نەبێ ئەگەر ئەو پلتفۆرمە هاوبەشە ساز کراوە دەبێت ئەو پلتفۆرمە هاوبەشە کە دەرەنجامی 8 مانگ کۆبوونەوە و گفتوگۆیە دەبا هیچ نەبا پۆلیتیکل ئەند ستەیتێکی ڕوون و ئاشکرای هەبا کە ئەمەی پێشکەشی کۆمەلگای کوردستان کردبە پێشکەشی لێکۆڵەرەوان کردبە ڕۆژنامەوانان کردبە پێشکەشی ڕایگشتی جیهانی کردبە بۆ ئەوەی کە لە چوارچەوەی بەکرێگیراوی ئەمریکا ئیسرائیل یا ئەوانەی کە دیان هەیە وڵات پارچە بکەن ئەوانەی کە دیان هەوێ ببنە کەواسووری بەر لەشکر هەرچێک زەمینەی ئەمانەیان گرتبە و لە هەمان کاتیشدا توانی بەیان چەندە دەگەڵ جیهانی دەرەوە لە پەیوەندی و گفتوگۆ و دیالۆگدانەوە بەرنامەکانی خۆیان ڕوون دەکەنەوە بۆ جیهانی ناو ئێرانیشدا پەیامێکی ڕوون و ئاشکرایان هەبە کە کورد لە ئێراندا بەڕاستی چی دەوێ و ئەم داخوازیانەی کورد پەیوەستین بە دۆخێکی تایبەتی شەڕ و پێکدادان کە ئێستاکانە لە ئەنجامی هێرشی ئیسرائیل و ئامریکا بۆ سەر ئێران داهات بێتە ئاراوە چونکێنێ ئێستاکەن تێڕوانێکی ئاوە هەیە وەکوی کە کورد لە ئێران قەت نەبووە کە ئیسرائیل و ئامریکا هێرشیان کردو لە نەکاو کورد وەکو قارچکێک سەری هەڵداوە و لە نەکاو دەڵە ئەمنیش هەم ئەمە هەمومان دەزانین کە یەکێک لە مێژووی ناسیۆنالیزمی کورداگە بخوێنینەوە کوردی ئێران یەکێک لە یەکەمین سەرهەڵدانەکانی مێژووی مدرنی کوردستان بەخۆوە تەرخان دەکات هەر لە کۆماری کوردستانەوە بگرە بۆ شۆڕشی 1970 هەتا دواتر شۆڕشی ژنجان ئازادی و ئێستاکانش کە ئێمە تێدا هەینە ئەوە ڕەخنەی منە ئەوم پێم وایە تێبینی منە لە ڕەخنە زیاتر تێبینی منە ئەو پێم وایە ئەگەر بێت و ئەو لایەنە سیاسیانە بە زووترین کات دەقیشی ئەوە جۆرە بەرهەم نهێنن ئەو پرۆژەی کە دەستیان پێکردو لە ناوەڕۆکدا بەتاڵ دەمێنێتەوە و لە داهاتووشدا لێکترازانیان زیاتر دەبێت زەمینەی لێکترازانیان زیاتر دەبێت تاوەی کە زەمینەی بێکترگەیشتەکەیان بێنێتە ئاراوە. بەڵێ کاک شەماڵ بە تایبەتی ئەو شڕۆڤەی دوایی زۆر گرنگ بوو هەر لە بۆ هەندێک کاتن پێدای بەڵام سعاتێک و 10 دقیقە ئیتر ئێمە قسە دەکەین حەزەکەم ئەگەر شتێکی گرنگت نەما بێ کۆتایی پێبینین چونکە بەرنامەیەک سعات و 10 دقیقە زۆرە و ئەوەی لە دواییشدا باس کرد ئەمەیان پاشان قرتێنم وەکو فلیمێکی تایبەتیش بڵاوی دەکەمەوە هیوادارم سوودی لێوەربگرن شتێکت ماوە بۆ کاکیوام زۆر سپاسی تۆ دەکەم مادوونەبوونیت لێ دەکەم و زۆر سپاس بۆ هاوڕاین تا ئێستا تەماشایان کردوین وانی کە دواتر تەماشامان دەکەن زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس بۆ تۆش کە کاتی خۆت بۆ ئێمە تەرخان کرد لێمان دانەبڕی شەوێکی خۆش بۆ تۆ بۆ هەموو هاوڕێیان دەخوازم کە تاوەکو ئێستا لەگەڵماندا بوون ئەوانەی کۆمنتیان نووسی و ئەوانەی پرسیاریان کرد ئەوانەی لایکیان کردووە ئەوانەی لە ئایندەشدا تەماشامان دەکەن تکایە کەناڵی یوتیوبمان بەردەوام سبسکرایب بکەن چرکە لەسەر زەنگوڵەکە لێ بدەن و بە دۆست و هاوڕێیانتان بناسێنن شەوگارتان باش هەر بژین کاتێک خۆش.